سڵاو بینەران و بیسەرانی ئازیز، من شەنگ لە پرۆگرامی پزیشکی ئێوە گەڕامەڵاتان. بابەتی ئەمڕۆمان دەربارەی ئەنجامدانی وەرزشی لەشدوانیە بە شێوەیەکی تەندروست بە میوانداری ڕاهێنەری لەشدوانی و خوێندکاری کۆلیژی پزیشکی گشتی ئەحمەد یارە. زۆر خەوی کاک ئەحمەد. زۆر سپاس بۆ خۆشحاڵی. من زیاتر زۆر سپاس بۆ جەنابتان میوانداریەکەتان. یەکەم پرسیارم ئەوەیە گرنگی وەرزشی لەشدوانی و سوودەکانی چییە؟ بەڵێ ڕاستی ئەگەر بۆ شێوە گشتیە باسیکەین توانم پێت بڵێم مرۆڤ لە سەرەتایی دروستبوونیەوە وەرزشی کردووە، جوڵەی هەبووە. بۆ چکە ملیۆنان ساڵ پێش ئێستا مرۆڤ کە لە شاخەکانە ژیاوە، لە ئەشکەوتەکانە ژیاوە، یعنی بە شێوەیەکی ستەیبڵ نەبوو، هەرگیز دایمەن ڕاکەڕاکی بۆ بدەی خواردنە بۆی کە خواردنی دەستکەوێ، بۆی کە جلوبەرژی دەستکەوێ. بۆی ئەگەر ئێستا قیاسکەین بە پێشتر ئەچید ئینسان وەرزشکردن یەکێکە لە خاصێتەکانی خودی خۆی، یعنی ئەم ستەیبڵی و جێگری ئێستێکی ئینسان هەیەتی ئەتوانین بڵێن شتێکی باش نییە و شتێکی ناجێگیر و خراپە. سوودەکانی وەرزشەوەیە کە بەڕاستی لێدانی دڵ لەگەڵ هەر ئەنجامدانی وەرزشێکە، یاری هەوایەکان بێ یاخود بەرزکردنەوەی قورسایی بێ، هەر کامێکیان بێ واکەن کە لیانی دڵ بەرز بێتەوە و ئۆکسجینێکی باشتر وەربگری، مێتابۆلیزمی جسمی ئینسان سەریعتر بێ. ئەمانە هەمووی هۆکارن کە دووربی لە نەخۆشیەکان بەرەو سیحەتێک و تەندروستێکی باشتر بڕوی. ئێمە لەمە پرۆگرامە زۆر گرنگی بەلانی دەرونیشین. سوودە دەرونیەکانی وەرزشی لەشدوانی چییە؟ یاخود وەرزشکردن بەگشت؟ شەنگەخان تەقریبەن نەتوانم پێت بڵێم ماوەی چەند ساڵێکە تۆ باسی مێنتاڵەتیەکەی چەند ساڵێکە بمێ ئەگەر قەرارێکی زۆر باشۆم لە ژیانمە بۆ نمونە شتێکێتە پێشەوە لە ژیانمان ئیلا دوای چون بۆ قاع ئەتوانم قەرارێکی باشی لەسەر، یعنی هەموو قەرارە جددیەکانی ژیانم خستۆتە دوای تەمرینەوە. بۆ لەبەرەوەی پێش تەمرین ئێمە هەمومان لە ڕۆژگاری ئەمڕۆیە چونکە ئیشمانێ، کارمانێ، جەنابە خوێندکاری، پێشکەشکاری، ئەم شتانە هەمووی کە کۆبۆتەوانەیە تقریبەن واکە کە یەک نۆیز لە ناو مێشکتا دروست بێ، خشەخشێک و تەڵخێک دروست بێ کە شتەکانت بۆ جیا ناکرێتەوە. بەڵام دوای تەمرین عادەتەن ئەو کەسانی کە تەمرینەکەن هەست زۆر باش بەماکەن کە شتەکان هەمووی سافە بێ، ڕوونە بێ. بۆ نمونە ئەڵێ بەیانی ئەوواکەم، بەیانی چم بۆ کەناڵ پێشکەشکاریەکەم، سەعادە و ناچم ئەخوێنم، مێشکت سافترە و فیڵگودێکی با، یعنی توانم بڵێم هەستێکی زۆر باشت هەیە. ئەویش هۆکاری زۆرە بەڕاستی، لەبەرەوەی لە کاتی تەمرینکردنا تۆ یعنی بڵەت فڵۆیەکی زۆر باشەکەی بۆ مێشکت واکە کە چەند هۆرمۆنێکی زۆر باش دەربدرێ، وەکو هۆرمۆنە دڵخۆشکەرەکانی وەکو دۆپامین، وەکو ئیندۆرفین. ئەمانە واگەن کە هەستێکی باش دەبێ بتوانی قەرارێکی باشتر بی، کوالیتی بیرکردنەوەت بەهێزترە بێ. هەموو ئەو مادە شیمیایانەی کە وا ئەکەن کوالیتی بیرکردنەوەی تۆ باشتر بکەن لە ئەسنای تەمرینکردنا دەردرێت. گرۆس هۆرمۆن، سۆماترۆپین یەکێکە لە هۆرمۆنە باشەکان کە هۆرمۆنی گەشە. بەڵێ ینی ئەو هۆرمۆنەیە کە هەموو خانەکانی جسممان ڕسپتری لەسەری هەیە، وەرگری لەسەری و پێویستێتی بۆ ڕێکەڤەری بێ، بۆ چاکبوونەوە، ینی فەنکشنەکانی خانەکانی جسممان پێوەستە بە گرۆزەوە، بە سۆماترۆپینەوە. ئەمانە هەمووی لە ئەسنای ئەکسەرسایز تەمرینکردن وەرزشکردن جا هەر تەمرینێک بێ دەرەدرێ. بۆچی لەگەڵ ئەوەی کە ئەم هۆرمۆنە باشانە دەرەدرێ، هۆرمۆنە خراپەکانیش تێگەشتێنێ، بربەستەکە. یعنی ئێستا ئەو کەسانی کە سترێس و قەلەقیانێ دەسە ئارەقە کاتەوە، سنگە تونگ بووە، لیانی دڵە بەرز بۆتەوانێ، فشارێکی زۆر لەسەرتە، هەمانە بەهۆی هۆکاری چیەوەن؟ جەناب تەزانی بەهۆی کۆرتیزۆڵەوەیە، بەهۆی ئەدریناڵینەوەیە. ئەم هۆرمۆنانە کە واکەن سترێس بێ، سترێس زۆر بێ و حساس بی بەرامبەر بە هەموو شتێک لە چواردەورتەیە. تەمرینکردن لەگەڵی کە ئەم هۆرمۆنە باشانە دەرەدا، بربەست و شکاندنی ئەم بربەستەیە لە بەرامبەر ئەم هۆرمۆنە سترێسانەشە، وەکو کۆرتیزۆڵ و ئەدریناڵی. کاتە توانین وەکو چارەسەرێکی سترێسیش بەکاربێنین. ئەچیت زۆر یعنی من پێم وتی بدەیەکی زۆرەکە لە دوای تەمرین، یعنی ئامۆژگاریشم بۆ هەموو کەسێکە تەمرین وەرزشەکە قەرارە جددیەکانی ژیانتان بخەنە دوای تەمرینەوە. بۆ لەبەر ئەم هۆکارانی کە پێم وتی باسی لایەنە تۆپی و پزیشکی و وەرزشەکە کەمەجینا هەنێ مۆزوعی لەوانێت تۆ پێویست ڕایشکەی بە خەڵک بە چواردەورەکەت یاخود مەسایلی دینی و ڕکاتنی و ژۆن شتانە. بەڵام وەکو لایەنە وەرزشەکە ئەچیت 100% لەگەڵەوەم قەرارە باشەکانی ژیانت بخەیتە دوای تەمرینەوە. ئەمە بۆ لایانی دەرونی، ئەی بۆ پاراستنی، ینی بۆ زیاتر بەهێزکردنی ماسوولەکان.
بەڵێ خۆی ئۆکۆی کە پێم وتی لە زووە ئینسان هەر خۆی جوڵا و ماسوولکەکانی جوڵاندووە جا بەم شێوە تەرکیبی و ڕێکی ئێستا کە ئەکرێ تۆ ماسوولکەکانت بە شێوەیەکی تەرتیب ینی ڕێگوڵیشن بجوڵێنی واگە کە ئۆکسیژنێکی زیاتر بێ بۆ ماسوولکانە و ماسوولکەکانە کردداری خانەکانی ماسوولکە بە شێوەیەکی باشتر بڕوە بۆ نمونە هایپەترۆفی و هایپەپلەیژیا بە شێوەیەکی باش لە ناو خانەکانی ماسوولکەیە بەڵێ هایپەترۆفی واتە زیادبوونی قەبارەی یعنی سایزی خانەکە گەورە بێ و هایپەپلەیژیاش مەبەستمان لە نەمبەر سێڵەکانە ژمارەی خانەکانە ئەمە توای لێکی ئەم کردارە باشتر و بەهێزتر بکەی لە ئەنجامە هەم تەندروستێکی باشتە بێ بە هەم شکڵ و شەیپێکی جوانی ژەدەی بە جسمی ئینسانەکە. ئایا ڕۆڵ هەیە ینی بە گەنج هێشتنەوەی ماسوولکەکان ینی یەکێک کە لە ژیانە تەمرین بکە بە شێوەیەکی بەردەوام یا یەکێک تەمرینەکە ئەم لە ڕووی ماسوولکانی ینی درەنگتر پیر بن زۆری فەرقی ینی ئێسش بڕۆ دیقەتیوانە بە کە مدەیەکی زۆرە یاریەکەن بۆ نمونە هەیە من کەسی نزیکە ناسم کە تقریبا 15 ساڵە تەمرینەکە سەیری توانای بەدەنی و ئینسانەکە لەگەڵ کەسێکی ئەتیادیە کە زۆربەی ژیانی بە دانیشتن و ماڵە و نەجوڵان بەسەر بردووە ئەچیت فەرقێکی زۆر زۆری هەیە. ئەی بۆ ئەنی زۆر بیستم خەڵک بۆ ڕێخستنی کاتەکانی خەو ئەچن بۆ جیم و بۆ قاع تا چەندێک ئەمە سوودیە؟ یەکێک لە سوودەکانی تەمرینەوەیە ئێمە خۆمان نزانین لە کاتی خەوە چی واقع کە بچینە ناو خەوە جەناب دەزانی کە دۆپامینە میلاتۆنینەڕژێ میلاتۆنین واکە کە ئینسان بچێتە خەوە و وا بکە داغڵی خەوی قوڵ بێ دیپ سلیپ بێ. تەمرینکردن ئەگەر کەسێک بۆ نمونە تەمرین بکە لەگەڵ کەسێکە کە تەمرین ناکە فەرقەکەی ئەوەیە کە یارمەتی باشتر دەردانی میلاتۆنینەیە لە کاتی شەودا لە کاتی خەودا باشە. یەکێکی تر لەوانە ئەوەیە کە تەمرینکردن ئەمە کە زۆر زۆر گرنگە تێمپریچەری جسم واتە لاشەواتە پلەی گەرمی لەش ڕێگەخە پلەی گەرمیت کە باڵانس بوو ئەچی دێکێکە لە هۆکارەکان بۆی کە تۆ خەوێکی باش دەبێت بۆیە ئەو کەسانەی کە تەمرینەکەن دڵنیا بە کە خەوێکی زۆر زۆر باشتریان هەیە. باس زۆر باسی سوودەکانیمان کرد کە ئایا ینی وەرزشی لەش جوانی بۆ هەموو کەسێکە گونجێت ئەنی نەخۆش هەیە کە پێویستکە بەڕێژی پزیشکی هەبێ. وەرزشکردن بە پێی جۆرەکان ئەتوانیت لە مناڵیەوە دەست پێ بکەی بەڵام وەکوتم تایپ و جۆری وەرزشەکە فەرقەکە بەرەو تەمەنەکە لە هەموو کاتێکا گونجە غەیری هەندێک نەخۆشی نەبێ وەکو بۆ نمونە ئەو کەسانی کە فشاری خوێنیان بەرزە و کەسانی کە شەکرەیان هەیە هەچەنە تەمرین ئەمانە ئەتوانیت جۆرێک بەکاری بێنی کە لە قازان جێو نەخۆشیانە بێ بەڵام باشتر وایە پێش ڕاهێنەریش بۆ نمونە سەردانی دکتۆرێکی ئیقسایی دکتۆرێکی پسپۆڕ بکەی بۆی کە ئەو باشتر حاڵتەکەی تۆ زانێ و لێ تێگە و بەپێی ئەو فەحسە تاقیگەیانی کە کردوتە زیاتر لە جسمی تۆ شارەزای وتوانێت قەرارێکی باش بۆ تۆ کە چی بکەیت و چی نەکەی. ئێوە وەک ڕاهێنەرەکان ینی هەمان وەش بۆ کەسەکان دیارەکەن یاخود بەپێی سیستەمێکی جیاواز وەرشەکانیان بۆ دیارەکە خۆی یەکێک لەو ئەرکانی کە ڕاهێنەری بینێ بەڕاستی ئەوەیە کە ئەو کەسە یەتە لای بتوانێ لە ژیانی تێبگە یعنی پێش هەموو شتێ من دای ماڵم بۆ من چی شێگەکەی کێچی بۆیش کەیتەوە کێ خەوی کەی هەڵەسی ئەمانە هەمووی تەسیری هەیە کە تۆ بتانی بەرنامێکی باش دابنی کە لەگەڵ ژیانی و کەسایە بگونجێ. هەنێک کەسێ بۆ نمونە ئیشەکەی وایە کە ئیلا شەو بۆ یەکرێ تەمرین بکە باشە و کاتا بێ شێوازی تەمرینەکەی بگۆڕێ و کاتی خەوەکەی و شێوازی خواردنەکەش ئەکی دەرفەرقەکە. ئەی بۆ باسی خواردنە کرد چۆن ڕژێمی خواردنەکان دایتەکان هەڵەبژێرن کە لەگەڵ وەرشی لەش جوانیان بگونجێ. ئەویش بە هەمان شێوە پێی ستایلی ژیانی کەسەکە خواردنەکەی بێ بگۆڕێ بە پێی بۆ نمونە ئەو فەحسانی کە ئەیهێنێ پیشانی ڕاهێنەرەکەی یان پیشانی دکتۆرەکەیە جۆری خۆراک و چۆنێتی خواردنەکەش ئەکید فەرقەکە. ئەو فەحسانە چین کە ینی ئێوە داوا لە ئەو کەسانەکەن کە سەرتایان بخۆن یەکەم چەوریەکانی جسم بە عام بەگشتی ئەنزایمەکانی جگەر چەوریەکانی جگەر بۆنە ترایگلیسراید کۆلیسترۆل SGL و LDL-ەکەی بزانین چۆنە یعنی بە شێوەیەک ئەگەر نۆرماڵ بێ جۆرێکی تایبەتی خۆی هەیە گەر چەوریەکانی بەرز بێ یاخود خوێنی زۆر بێ ئەوەش هەر جۆرێکی تایبەتی خۆی هەیە کە بتوانین ڕێنماییکەین بۆ هەموو وەرزشکردن هەم خۆراکەکەی.
باشترین خۆراکەکان کە ئێوە ینی ئامۆژگارەی ئەوان پێکەن کە ڕاهێنانەکەن لە ئێوە چییە؟ لە چ جۆرێک لە ڕێی پرۆتینەوە پێت بڵێم؟ بەڵێ. بۆ یاریزانانی ئەمە دایمە تەرکیزمان لەسەر پرۆتینە. یەکێک لە باشترین نیعمەتەکانی خی گەورە کە دروستی کردووە باشترین خۆراک دڵنیاتەکەمەوە هێلکەیە. غیری هێلکە ئەزانی بۆ لەبەرەوەی لە 193 هێلکە کە ڕێژێکی تۆزە خەیاڵێ لە 193 هێلکە لە ئەخیرە هەرە بێتەوە بە پرۆتین. یعنی نەتیجەکەی ڕێزەڵتەکەی بێتەوە بە پرۆتین. بەڵام هەندێک تەسەوراتەیە حەزەکەم لەسەر ئەم مۆزوعی هێلکەیە بۆ سمەویژەوەیە لە زۆر ڕاهێنەری بیستم لە زۆر کەسێ بیستم هێلکە کە ئەی خۆی زەردێنەکەی لابە زەردێنەکەی بێتەوەی کە کۆلسترۆڵە بەرز بێتەوە چوری بەرز بێتەوە بەڵام ڕاستیەکەی پێتەڵێم وانە ئەم تەسەوراتە تەسەوراتێکی کۆنە و غەڵەتە علمی تازاڵێکی زۆربەی ئەو کانسا و ڤایتامینانەی کە لە ناو هێلکەیە هەیە لە ناو زەردێنەکەی خۆی بینێتەوە باشە کۆلسترۆڵی ناو زەردێنەی هێلکە جەناب دەزانی کە HDL دوو جۆر کۆلسترۆماڵێ های دنسیتی لیپۆپرۆتین لەگەڵ لۆ دنسیتی HDL سوود بەخشەکەیە کە لە ناو زەردێنەی هێلکەیە کامیان زۆرترە ئەکید HDLەکە زۆرترە یعنی تۆ ڕێک ئەو تەسەوراتی کە بیستوتە ئەو بیرکردنەوەی کە بیستوتە عکسەکەی ڕاستە هێلکە بخۆ بۆ کەسێکی نۆرماڵ هێلکە بخۆ HDL بەرزە بێتەوە LDLت دابەزێ واتە چاوری باشەکانی جسمت بەرزترە بێتەوە بەڵام باسی کەسێک ناکەم بۆ نمونونەکە خۆی لە ئەساسە کۆلسترۆڵی بەرزە بێن بڵێم شەجێلکە و حەوێلکە بخۆ ئەمە بەپێی چ قەرارێکە دەم ینی بەپێی چ بنەمایەکەم قسەیەکەم بۆ لەبەرەوەی هەموو ئینسانێک ئەتیادی نۆرماڵ ئەگەر لەسەر دایەتی 2000 کالۆری بێ 2000 چی حراری وڵا بەعەرەبی نازانم سعرات الحراری لەسەر ئەوە بێ لەسەر 2000 کالۆری بێ لە ڕۆژێکا بۆی هەیە 22 گرامی چی بێ ساتوریتد فات بێ چەورە تێرەکان بێ لە ناو یەک زەردێنەی هێلکەیە 1.6 گرام هێلکە هەیە ساتوریتد فاتێ چەورە تێرەکان هەیە یعنی ئەگەر میسانەگە 6 هێلکەش بخوا 9 پۆینتاتێکەکە ناگاتە 10 گرام چەورە تێرەکان لە هێلکەیە 6 گرام پرۆتین لە یەک هێلکە 6 گرام پرۆتین بەدەسێنین 6 گرامەکە 3.5 لە ناو زەردێنێ 2.5 لە ناو سپێنەیەکە کە ئەم ڕێژەیە فەرقەکە نەجار زیاترەوە نەجار کەمترە ڕیسێکی زۆر لەسرە یەکێک لەو شتانەی کە وەڵا بەلامەوە گرنگ بوو باسی کەم لە لای جەنابە ئەویش خورمایە تەسەوراتێکی غەڵەتی تر لەسەر خواردنەکان ئەویش خورما کە خەڵکە بینم ئەڵێ لە جاتی شەکری سپی من بە چاوە خورما خۆم بۆ وەڵا لە بەرەوەی شەکرەکەی باشترە بەس من پێت ئەڵێم خورما تقریباً 7 گرام شەکریتیە نیوەی پێکاتۆ لە شەکری گلوکۆز نیوەی پێگاتۆ لە شەکری فرەکتۆز کە فرەکتۆزەکە هاتانە چێتە ناو جگەری ئینسانەکە و شی نابێتەوە بۆیە ئەو تەسەوراتە غەڵەتە تکا ئەەکەم کە خورما بەکار نەهێنن بۆ نمونە بڵێن فڵان کەس شەکرێتی مادەم شەکرێتە وەرە خورما بخۆ چکە تۆ لە جاتی کە سوودی پێبگەنی دڵنیا بە زەرەری پێگەنی باشترین چارەسەرەوەی کە نەیخوا نەک لە جاتی ئەو شتێکی تر بەکاربێنێ ئەی بۆ شمڵی ئەمەشم هێناوە بۆی حەزم کرد هەموو ئەو شتانی کە زۆر بەسوودە لە ناو مێشکمە ئەخولێتەوە هەیە لای جەنابە باسیکەم شمڵی یەکێکە لەو ئەنتی ئینفلامەیتریە بە قووەتانی کە بۆ هەموو کەسێک گونجاوە بۆ نمونە جگەرە کێشی بەڵێ جگەرە کێشی قەرخەی سنگەیە ئیلتیاباتی جسم زۆرە پێست ڕوون نییە کێشەی قژت هەیە بۆ نمونە لە کاتی پەتاوەرزیەکانە ئازارت هەیە کە ئەمە تۆ وەکو ئازارشکێن بەکاری بێنی مەدەلحایە دەتوانی بێ خۆ هیچ کێشەی نییە یەکێکە لەو دەرمانە کوردەواریانەی کە هیچ کێشەیەکی نییە باشترین بەکارهێنان و دروستکردنی شێوەیە کە یەک کەوچک چای یەک کەوچک لە شمڵی کەوچکی چێشت بەکاربێنی بیکەیتە ناو قۆریەکەوە و تقریباً وەکو چالێنان دەم بکێشێ هەتا 25 دقە بۆ نیو ساعتێ دوای ئاوەکەی بگری و بیخۆی دڵنیا بە ئەوەی بەکاری بێنێ لە پاژێک هەفتە هەست بە سوودە زۆر سەرسوڕهێنەرەکانیەکە باش ئێوە وەک ڕاهێنەری لەش جوانی ئەو خۆرەکانی چین کە بە ڕاهێنەرەکانی ئەڵێن کە بەکاریان نەهێنن ئەو خۆرەکانە چیکە؟ کە بەکاریان نەیانی زیانیان هەیە بۆ ئەو کەسانی کە وەرشی لەش جوانیەکەن یەکەم شت منەڵم دوورکەونەوە لە چاوری ترانس ئەو چاوری خراپی کە هایدرۆژینیشن کراوە زەیتیەکە هەیە لە دوای ئەوە من شەنگەخان دایمە وتمە خواردنەکانی ئێمە خواردنی کوردەواری خواردنێکن کوالەتیان زۆر باشە
سوودی زۆر بە چاو یعنی لە چاو وڵاتەکانی ترە خواردنەکانمان کوالەتی زۆر باشە بەڵام یەک کێشەمان هەیە لە چۆنێتی خواردن و کاتی خواردنەکە ئەژینە خواردنەکان ئێمە هەمووی بەها خۆراکیەکانیان زۆر بەرزە سەوزەی باشمان هەیە میوەی باشمان هەیە گۆشت و شیرەمەنی زۆر باشمان هەیە ئەو ئەنی زۆر کاتێک ویستم پرۆتین و سەپلمنت بەکارهێنن ئەو کەسانی کە وەرشی لە جوانیەکەن باوترین پرۆتینەکان و سەپلیمنتەکان چین؟ بەڵێ ئێمە وەکو یاریزانی لە جوانی زیاتر تەرکیزمانە سەر پرۆتین وەکو سەپلمنت وەکو تەواوکەر بۆچی پێڵین تەواوکەر لەبەرەوەی کە ناوگی خۆی بەخۆیەتی تەواوکەری پرۆتینەکەی کە من لە ڕۆژێکا پێویستمە ئینسانەگە بتوانێت لە خۆراکەوە دەسی بێنێ من قەت پێی ناڵم پرۆتین بەکاربێنە بەڵام زەحمەتە زۆر زەحمەت وەکو پێشتر باسم کرد لە یەک هێلکەیە 6 گرام پرۆتینمان هەیە ئەنی حسابی کە ئەگەر ئینسانە بێ بە هێلکە و بە گۆشتەمەنیەوەمەوە بێ ڕۆژی بۆ نەدە بۆ 12 هێلکە بخوا گۆشتێکی باش بخوا ئەتوانی بەدەستی بێنی بەڵام لەم لاوە کێشەی کار بوو چاورەکەمانێکە لەگەڵ یا بەرزە بێتەوە چکە پرۆتینێکی سافی نییە ناچارین کە پەنامان بردۆتە بەر سەپلمنتەکانی تر وەکو ئەم براند و شەریکانی کە دروستیەکەن وەکو پرۆتینەکان چەند جۆرێک پرۆتینمان هەیە کە لە شیرەوە وەرەگیرێ وەکو وەی پرۆتینی ئەتیادی کە هەر پرۆتینی ناو شیرەوە وەرەگیرێ دووەمیان ئایزۆلیتمان هەیە کە فلتەرێشن نەکرێت و کار بوو چەوری و شەکرەکەی لێ لابێت و کەمەکرێتەوە لە دوای ئەوە پرۆسسێکی ترمانەویش پێوترێت هایدرۆلایز پرۆتین کە چینی یاخود زنجیری پرۆتینەکە یعنی دوای فلتەرێشنێکی باش ئەوەیە کە چینی پرۆتینەکانیش قەتعکرێ بۆی کە باشتر ئینسانەکە بتوانێت ئەبزۆر بیکە و بیمژێ و ئیسفادەی لێ بکە باش ئەوە لە ڕمزانیش نزیکەمینەوە ینی ئایا گۆڕانکاری بەسەر ینی ڕاهێنانەکانە هەیە بەسەر وەکزانی شازی خواردنەکە گۆڕێ ئایا ڕاهێنانەکانە گۆڕن یاخود پرۆتینەکانە گۆڕێ ئەوەی کە بە ڕۆژا تەمرینی کردووەکی ناتوانێت باشیش نییە ناچار ئەبێ شەو بیکە بەڵام ئەگەر کەسێک بتوانێت بیەوێ ینی شەیپی مەسڵەکانی بە تەندروستی بێڵەوە هیچ نەبێت تا دوای ڕەمەزان ئەچی دەگۆڕێ چۆنیەتی تەمرینەکانی بەرنامەکە دەتوانێت بگۆڕێ بۆ نمونە هەفتەیە گەر 5 ڕۆژ تۆ پێشتر ئێستا بتوانێت 2 جار یا 3 جار بتوانێت بۆی کە ئەو شەیپی ماسولکەی وەکو خۆی بمێنێتەوە خواردنەکانیش ئەچی دەرفەرقەکە پرۆتینەکەش ئەتوانێت بگۆڕێ یەکێک لەو پرۆتینانی کە ئەتوانێت ئیسفادەی لێکە هەم ئیشتیهای کەمێک ئەگرێ کەتوانێت پارشەوان بیخوا یاخود شەوان بیخوا تقریبا نیوەی شەوە کە بەکاری بێنێ ئەویش پرۆتینی کازینەکە هەر لە شیرەوە وەرەگیرێ ئەویش هۆکاری ئەوەیە کە کازین یەک کەمێک مژینی لەلایەن جەستەوە هێواشترە واتە مدەیەکی زیاتر لە ناو گەدەی وەرزشوان ئامێنێتەوە و مدەیەکی زۆرتریش لە وەرگرتنی پرۆتیناوێت یەک خاڵم زۆر بەلاوەگرم بوو ینی لە کاتی بڕۆژبوونە ڕاهێنان نەکرێت بەڕۆژ پێم باش نییە نەوەڵازایی چکە ئێمە پێش تەمرین شەنگەخان تقریبا بەس کار چەندێکی پێچێتە شی بێتەوە لە گەدە تقریبا ساعت و نیوێ باش هەر کاربی ئەتیادی باسی شەکر ناکەم من و کاربێ لە برنج و لە پەتاتەوە توانی وەری بگرین ئێمە ئێستا کەسێک تەمرین بکە ڕکۆمەندێکم پێڵین کە تقریبا ساعت و نیوە پێشەوە کاربێ وەرگرت بێ لەبەروی بتوانێت لە کاتی تەمرینکردنەکەیە وزەیەکی پێ بێ بە تایبەتی باسی بەرزکردنەوەی قورسایی بۆ جەناب دەکەم بتوانێت وزەیەکی پێ بێ کە بەکاری بێنێ بەس تۆ کاتێکە بە ڕۆژی بەڕاستی ئەم وزەیەت نییە و شەکەتری و پێم وایە مانگی ڕەمەزانیش ڕەحمەتێکی ئیلاهیە بە ڕۆژەکە باشترە خەریکی عیبادەت و نوێژ و تاعاتی خۆی بێ یەک خاڵێتر زۆر بەلامەوە گرنگە ئەوش سەوزەیە ماڵە کە ئێمە باوە لەسەر سفرەدانێت و لەگەڵ خوارد ناخورێ ڕای تۆ چیە لەسەری سەوزە یەکێکە لە باشترین خواردنەکان چۆن باسی هەلکەم کرد یەکێک لە باشترین خواردنەکان سەوزێچکە ئەلیافی تایە فایبەری تایە فایبەر تەنزیمی شەکری خوێنەکە و مێتابۆلیزمی جسمی تۆ باشترەکە شیکردنەوەی خواردنەکان باشترەکە بەڵام یەک غەڵەتەیە کە خەڵکی ئێمە ئەویش لەسەر بابی تەسەوراتە غەڵەتەکان باسیەکەم میژەی لەگەڵ خواردنا بەکارێنێت توی خوا لەوانەیە خۆش بێ باسی خۆشیەکەی ناکەم بەس باسی تەندروستێکی یەکەم تقریبا ئەگەر بۆت باس بکەم کاتی شیبوونەوەی سەوزا تقریبا چارێکی پێچێ چارێکی بۆ 20 دقەی پێچێ پێم باشترە وەکو بەکارهێنان پێش خواردن بخورێ یعنی چارێکی 20 دقە پێش خواردنە ڕئیسیەکەت سەوزەکە بخۆی چکە لە کاتی خواردن ئەگەر تۆ سەوزە بەکاربێنی سەوزەکە زووترە مژێ چۆن بڵێ گەدە سەرقاڵیەوەیەکە سەوزەکەشی بێتەوە و خواردنە ڕئیسیەکە مدەیەکی زیاتر لە
گەدەیامێنێتەوە ئەمەش هۆکارە بۆی کە چکە هەتا خواردنەکە زیاتر بمێنێتەوە هۆکارە بۆی کە قەڵەوتربی مێتابۆلیزمیش خاوترە بێتەوە. باش باوتری ینی هەڵە تێگەشتنەکان دەربارەی وەرزشی لەش جوانی چییە؟ 5555 وتومە تەمرینی ورگ مەکەن ئەوە نەموتۆتەوانێت چکە جەناب دەزانی پێشتریش بۆم باس کردی یەک دوو ڤیددیۆم هەیە لەسەر مۆزوعی ورگ کە ڤیددیۆکەم کردووە ئەڵم کاکە بەم شێوەیە مەیکە خەڵگەی مەسجم بۆ نێرێ تەلەفۆنەکە ئەڵێ تخوایەک تەمرینم پێ بڵێ بۆ تەمرین بۆ نێشتنی چەوری ورگ ئێ منەڵم ڤیددیۆکە بە تەواتی سیرکە زۆر مشکلم لەگەڵەوە هەیە چکە ئەمە تەسەوراتی بەڕاستی پێڵم 20 ساڵ 40 پێش ئێستەیە لە ناو قاعەکانە تەمرینێکی زۆری ورگ بکەی بە نیەتی ئەوەی کە چەوری ورگ دابگری بەڵام بەڕاستی بەو شێوەیە نییە وەکو بەو مەسەڵەحە باسم کردووەکە چەوری نەبەسراوە بە مەسڵەکەەوە یەکسەر تۆ بەکاری بنیت و چەورێک بۆ ڕێک بێت و یەکسەر لێ بڕوا بەو شێوەیە نییە ماسلکە گەورەکان لە جاتیەوە بجوڵێنرێ جاتی و ماسولکە بچووکانی ورگ تەمرینی ورگ بکرێ ناڵم نەکرێ هەفتەی جارێ دوان ئەوش بۆ باڵانسی جەستەمان. باش کاتێک کەیک سەرەتایەکێک هێتە لای ئێوە ینی ئەو باوترین هەڵەکان چیە کە ئیکەن ئەو کەسانی کە تازە دەسەکەن بە وەرشی لەش جوانی؟ یەکێک لەوانەی کە بە کوردێکی خۆمانەڵت دەفعبێ ئەویژەوەیە برادەرەکەی بینیە کەسێکە بینێ چەند ساڵت ناو قاعەکەیە جسمی جوانە یەکسەر دەچێت دەسەیاتە وەزنێکی زۆر و وەزنێکی زۆر بەرزەکاتەوە وەڵام بەڕاستی ئەمە غەڵەتە یعنی مەجالیەوەی تایە کە زۆر باشی تووشی پێکان و ئیسابە ببی لە جاتیەوە گوێ بگرێت لە ڕاهێنەرەکەی کە بە شێوەیەکی ڕێک و بەرنامە بۆ داڕژاو بڕاتە سەرەوەش کە یەکەم شت وەکو یاریزان کە تۆ پێویستە بیکە ئێوەیەکە تەرکیزت باش بێ بۆ گرتنی دەمبڵز بۆ کردنی شەفتەکان بتوانی فێربی کە تەرکیزت دەبێ دواتر هەدەفی ئەومان هەدەفەکەی ترمانەوەیە کە وەزن بەرزکەینەوانێ و هیچ لەسەر مەسڵەکان بکەین. کۆتا ئەمۆژگاری چیە بۆ ئەوانەی کە وەرشی لەش جوانیەکەن یاخود ئەوانەی کە ئەیانوێت دەستکەن بە وەرشی لەش جوانی؟ هەموو جارێک گوتومە هەدەفی یەکەمت تەندروستی بێ دڵنیا بە خۆی بە پێی کات جسمێکی جوان و ڕێک و پێکتە بێ بەڵام کە هەدەفی یەکەمت ئەوە بێ کە تۆ ئیلا بەس بەڵکی مەسڵ و حەجمی عەزەڵەکەم گەورەتر بێ دڵنیا بە معڕەزی بۆی کە شتی خراپ بێتە مێشکتەوە شتی خراپ بەکاربێنی و تووشی زەرەری زۆر بی. زۆر سپاس کە ئەحمەد بۆ زانیارەکان. سپاس بۆ جەنابیش زۆر سپاس بۆیەوە. زۆر سپاس کە تا سەبینە ڕووبی سەرمان بوون و تا زنجیرەی داهاتوو هەر تەندروست.